سەبارەت بە کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراقدا بەڕاستی ئەمە ئەزموونێکی شکست خواردووە. پێشتر سونەکان ئەم ئەزموونیان گرت تا ئێستاش بازی ئەم کشانەوەیان دەدەن. بە تایبەتیش هەرێمی کوردستان لە باردۆخێکی وانییە کە یەک ڕێز و یەکدیجی و دیموکراسی و دادپەروەری هەبێ کە هێزدوانە سیاسیەکان بتوان کاریگەریان هەبێ لە کشانە لە پرۆسی سیاسی. بۆیە من لەگەر کشانەوە نیم، بەڵکو بەردەوام لەگەر چوونە پێشم. پێم وایە پێویستە هێزدوانە سیاسیەکان بەهێزەوە بچنەوە هەڵبژاردن و ناوماڵی خۆیان لە کوردستان ڕێکخەنەوە بۆی سنگ و قورسایان لە بەغدا دەرکەوێت. پێم وایە کورد لە دوای هەڵبژاردنەکان پێویستە لە دوای هاوپەیمانێکی تازە بگەڕێت، دوای ئەوەی کە حەیدر عەبادی لە 4 ساڵی ڕابردوو کێشەی بۆ هەرێمی کوردستان هەبوو و نەیتوانی بگاتە ڕێکەوتنەکە هەرێمی کوردستان و تایبەتی لە یاسای بودجێ عێراقی 2018 هیچ نەرمێشتنەوەن بۆ هەرێمی کوردستان. ئێمە کورد خۆمان بەکەم نەزانین، تا ئێستا دوو سەرۆکوەزیرانمان گۆڕیون، بەهۆی کورد ئیبراهیم زەعفەری و نووری مالشی، بەهۆی کورد جاری دووەم بۆ سەرۆکوەزیران، بەهۆی کوردیش جاری سێم دانەدرایەوە. ئێستاش ئێمە دەتوانین تۆڵە لە حەیدر عەبادی بکەینەوە و ئەگەر کورد ڕێزەکانی خۆی ڕێکخا پێکاتێکی گرنگە لە عێراق و دەتوانێت هاوشێشە سیاسیەکان ڕاگرێ. من پێم وایە پێویستە کوردەوە هەڵبژاردنەکان لە دوای هەڵپەیمانیتش تازە بگەڕێ کە تێیدا زۆرترین مافەکانی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقی بەدەست بێنێ و چیتر متمانە نەدەنەوە حەیدر عەبادی بۆی بێتەوە سەرۆکوەزیرانی عێراق.